عوسمان لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا تەمەنی 8 ساڵان بووە. دوای بەسەربردنی ژیانێکی خراپ و یەکگرتنەوەیان باوکو دایکی لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا لەدەست دەدات. من یەکێکم لە قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە ساتی تاوانی هەڵەبجەیە نەو کاتەمەنم 8 ساڵان بوو. زۆر بە سەختی هەمومان بەرکەوتین. دایک و باوکم حاڵی تەندروستیان زۆر خراپ بوو و خانەوادەی ئێمە کە بڵین پەرتەوازە و پەراگەندە بووین. کەوتینە 3 وڵات، من و خوشکێکم کەوتینە سویسرا، 2 خوشکم کەوتنە ئەمریکا، دایک و باوکیشم لە وڵاتی ئێران بوون. دوایی یەکمان گرتەوە بەڵام هەمومان بریندار و خەستە بووین. بەڕاستی دایک و باوکم حاڵی تەندروستیان زۆر خراپ بوو. لە ساڵانی ڕابردووە هەردووکیان بەرکەوتەیەکی سەختی کیمیابارانی هەڵەبجە بوون بەداخەوە هەردووکیانی گیانیان لە دەستیا. وەلەو کاتەیە ئێمە مناڵی بوونبووی هەڵەبجە بووین و ئێمەیان لە ناو هەتیوخانە و خانەی بەسەرپەرشتانی ئێران ئادۆزیەوە. عوسمان لە پاڵ ئەوەی مامۆستای و ئێستا خزمەتی خوێندکاران دەکات، کاری پاکردنەوەی شەقامەکان لەگەڵ پاکەرەوەکانیش دەکات. ئەو لە ماوەی ڕابردوودا و لە ڕێگەی تۆمارێکی دەنگی و وێنەیەوە هاوڵاتیانی لە ڕێزگرتن لەو توێژە وشار کردەوە. پاکشکەرەوەکان پایەبەرزن، جێگای ڕێزن. هەمیشە من قەنەعەتم وایە ئینسان جا لەوەی کە ژیانێکی تایبەتی هەیە پێویستە قسەیەکیشی بۆ گشتی هەبێ و پەیامێکیشی بۆ خەڵک هەبێ، پەیامێکی ئەخلاقی، پەیامێکی هونەری، پەیامێکی ئینسانی. من بە حکمیەوەی لە سۆنگەی بەرپرسیارەتیمەوە کە زۆر جار ژینگە پارێزەکانە بینم کە کۆڵانەکانمان پاکەنەوە زەحمەتێکی زۆرە کێشن، ئەکرێ بڵێن فیئەیەکی زۆر منکوب و زەحمەت کێشن بەداخەوە خەڵکی شۆک و پێویست ڕێزیان لێ ناگرێەوە، خەڵک قەدری ئەو کارە سەختە ناگرێت کە بەڕاستی ئەوانەی کەن. بۆیە من هەوڵم یاوە تا ئێستا 2 کار بۆ ژینگە پارێز بکەم، بۆ کەسایەتی ژینگە پارێز، بۆی کە خەڵک لە معانات و لە ئازارەکانیان تێبگا. بەڕاستی کارێکی زۆر سەخت و تواناپڕۆکێنەکەن. لە ڕابردوودا چیرۆکەکانی شاید حەڵانی کیمیابارانی هەڵەبجەشی لە ڕێگەی فیلمی دۆکیومنتاریەوە تۆمار کردووە کە بەشداری ژمارەیەک لە کێبڕکێکانی فیلمی لە ناو دەرەوەی هەرێم پێکردووە. خەڵاتی جۆراوجۆریشی لەسەر وەرگرتوون. هەستم بەوە کرده بوو کە زۆرێک لە شایەت حاڵەکانی هەڵەبجە بەڕاستی ئەوانی کە تەمەنێکیان کردووە خاوەنی چیرۆک و معاناتێکی گەورن، بەڵام بەداخەوە ئەم کەسانە تەمەن ڕێگەیان پێ نایە کۆتایی بە ژیانیانیت، بۆیە پێوا پێویستێگر هەندێک لەو کەسانە چیرۆکەکانیان وەربگرین. عوسمان محەممەد عەبدوڵڵا لە ساڵی 1970 لە هەڵەبجە لەدایک بووە، یەکێکە لە قوربانیانی چەکی کیمیاوی. ئەو جیا لەوەی کۆلێجی کارگەڕی وابووری تەواو کردووە، بەڵام وە خۆی دەڵێ خەونی هونەری و سینەماییشی هەیە. ژمارەیەک بەرهەمیشی لە بوارە جیاجیەکاندا تۆمار کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.